اوش برنامج نزيكتر ريز وصلابه تايبات بوا الكيري السليمانيه شاري هلمت قرباني پایتخت روشنبیری ما گلک کساتیت میوان کنی نوا برنامه دا اما نزیکی گلک کساتی ها بین لی شیوکار همه اسب شیوکاری دست بکم ما چجارا مهوان نکنینم او نزیکی شیوکارا نبینه بس شیوکار افریقا که هم دی نزیک بین سنور کردستان و عراق و رجحات نوراز در باز بیه اوروپا و الگلک ولات جهانی هم خدمت کریه هم پیشانگه این خوین شیوکاری تابلو این جوان و سروشت کردستان جی نشان داده اما نزدیکی کساتی افریقا بینو شیوکاره که خدمت اکا جان کری داد از پیب طبعا دوباره ماشاءالله ما مستعيل ومرتبيه هذا كم خوجني باسي الثمن والصالي لدايقون وانا بكم بس رنق بين رانيش حزيان ليبي بظن زور طبيعيه بلاته ويان زور هم مشتانهم اشتكنا شارد تقريبا صالي سنه من صالي 1950 حوت بس يعني زي اشتغل دايقبو اي ما شاء الله يعني او ردين وبرسبيه هي تمنى يعني يخافته جياني ايري دري اگر باسی خفت کن او چه خفتی نیا ولاتانی شرقی انا بلام لراستیا هر وقتی کی ویراسی و لا سیدو سالی و سپیک کوت بالا يتمنج لام جوان بو تم شروط خويت شوانا باوا تو دسكاري ما نكر بس كو ما مستعمل كسرتها بس شي وكريم كردو هاتينا ناو كتاب وخيندني كتاب وخريكي تشوي خريكي خنوي كتابي قباتي جليزاده بو ممكن شكلها خوش بيستكانم ولا شاعره مفضله كان براستي عليني كم كزبوي كرابرين تكردو ولا سليماني ساعات حوتو شاركي باني بو روجيكي سارد بو بهار بو او احتمال يما لنزيكي لقريكي خبات بو نزيكي في الكي دستار بو دوري ديري نزيكي لا ليرو توز دورين يتروبات مخواره وخزانك موتي بوچوي شي وتم هيج تاثر دجادك بزانم دمو باس شيا بيغمان كات مدروا كورت تعبيري چه بو حالات كاله بوني خوني ليت شار طول بابلن شار من هم نبينو بس قركي اما كقركي شعبي بو دايم قربال غبو جوليتي ابو طول هول بو توشي كوركي قرك بو متم دمو باس شي اوتي ما يرد دروا يتر من براسي تشوم بو من نيم بو دروا او كاد شو مسجل نم ازاني براسي من وحماسه عظيمه من ابو لسرتاوا شد براسي بجرته وخوشه وردا نزيكي في الكيد استاركبو مو كومالك خلقم بيني منال وقورو امانه تنانت چنچقداري كي شيتيابو دموچان بلزگي رش بستبو لو چو دمام كشتيان نبيت اتمن كوانم بيني توز ترسام من فرار بوم فرار شوي بالا فرار بوم من 36 سال بوم شو مسار نزيكي في الكيد لوان تيبريم لوان ترسام بيت صار راستي يچك لوان وتي ماما صابو چوي چي لوات شو وكشانو غريكي اماده كراو به من اورما وتم ايوتشين وتي اما كوري تشاوي جالين يچك دنيك مجول بوكوا دوتم ددوام كون هرك اوادرز بو اتر شو مسجادكو من كان شعركي شور جرانو بوكات بدنجي بربو طبعا بدنجي برزو تلان ديش لوش تاني كامود امرو تان روخينم امرو تكتانش كان كوتاي تاناتوا بحزبي بعسمه ود براستي ود لبيشتانو بو برينداربونا كشتنا ببركون من حزكم بيزانم بيبلم او كاتا وكو تشون بنج بو بيت لهيتش تينا ترسيد تشاو واقعين بو ومزاني يترهمو كون لبشتي منها اوشتانج لراسيا يك تشركيا ارتيكل كي شمل سرنو سوا يك تشركيا يا ميجو ورا تشرخيا ياخد كجري لو دوانا زياتر نيا بوي كباسي ترسي كرجانيش بكين من امان مونيك بو بيان مالك بداخهم هاوري كمرد ناوي شريف زوراب اشرف زوراب بو خلتي قراغ بو ابناي بينم بدوام الرايه كرت دمانشيكي سمسي بدسه بو كان زيد بو لمن قرتمو اما هاوري بو تمتو بقريتو چونكا
تۆ کۆڵە مناڵە دەیە من ئەگەر بشکوژدەم یەک کچمەیە مشکلەیەک نییە چۆن بێت هەر کچێکمە هەر ئێستا شەر کچێکمەیە لە ڕاستە سپاس دەکەم بەس کچەکەم چوارنەوەی هەیە ناویان ئاڤێستا و ئاگر و میر زەردەشت و زیلانە ئیتر ئەوە بوو ڕاپەڕین بەڕاستی ئاوا دەسی پێکرد دوای منیش هەر دوای ئەوە کۆمەڵک خەڵکی زۆر ئازاهاتنە سەرجادا چەکیان پێبوو ئەم شتانە ڕوویە مامۆستا دڵشاد کوێستانی و ئەوەیە من بزانم تو لە 4 ساڵیەوە لە سلێمانی ئیتر ژیانەکە دەست پێ کردو پێش 4 ساڵیەکە لە چێ بووی؟ من لە کەرکووک لەدایک بووم کەرکووکی بەڵێ لە گەڕێکی ئیمام قاسم لەدایک بوو ئەی بۆ کوێستانی ئەم کوێستانی بەڵێ ئەم کوێستانیە بەڕاستی زۆر غەریبە تەنانەت خۆشم نازانم ئەمامان دانا و تاو لەگەڵ خۆم و یەک دوو برادری خۆمان لە خۆمانوتمان وەڵای تۆ هەر هەبێت کوێستانی بیت و نازانم ئیتر ئەم شتانە دروست بوو شتەکە هەر لە شتێکی سوتفەوە بوو بەڕاستی بەس جوانیشە هەر ژیانێکی کوێستانی ئێستا باشە ئێستا سرم سپی بۆ لە بەفرەچێ با وەکوی کوێستانێکە بمێنێتەوە کۆتایی پێهاتوو بچینە ناو شێوەکاریەکە فەرموو شەعر تقریبان گۆرانی وەشتنی شت هەبووە لە ناو قوتابخانەوەوان بەس چوو کەتە ناو شێوەکاری و هەڵگرتنی ئەدەواتی شێوەکاری تابلو ئەگەر بێت من باسی خۆم بکەم هەقە باسی خەڵکیش بکەم لە وڵات ئێمە هەزاران خەڵکەیە خولای هەیە دەستڕەنگینە توانای هەیە بەس ژیان بواری نایەت بچێتە بوارەکەەوە پێش ناکەوێت من ئەو کاتە زۆرە ترسامەموت ئەگەر من قەت نابم بە شێوەکارێک خەڵک بمناسێ لەبەرەوەی وان بە بیرراهات ئەگەر شێوەکارێکی باش بێ بێ مەحەدی فنونی جەمیلا یاخود دزانکۆی هوەری خوێن بێ کۆلیجێکی خوێن بێت و ئەمانە بەڵام لە 16 ساڵی و 13 ساڵی و 14 ساڵ دەستم کرده بوو بە وێنە کێشان هەتاکو ئەمە بەردەوام بوو لە ماڵەوە وێنەمە کێشا ئەمانە تا ڕۆژێنە مەسەن تابلوی ئەو کات ناخێر قوربان نەخێر ئیتر کۆمەڵک شتم دروست کرد بوو لەسەر پەڕە کاغەزێکی سادا لەسەر کارتۆنێکی پچکۆلانە ئەمانە بە فرسەتم زانی کۆم کردنەوە لە فایلێکا و بردم بۆ هاوڕێکانی خۆم وتم ڕاتان چییە بەرامبەر ئەمە پیاوێکە دراوسێمانە لە ڕوونایە خۆی پیشان بات خود بوون خۆم بوون ئەوێ بزانێن ڕایی هونەرمەندەکان چییە یەکی چاوتی ئەمە لە ئەڵمانیا خوێنوێتی وتم نەخێر وڵا لە کەرکووک و بەغاتیە نەپەڕیەوە داماوە وتی نەخێر ئەمە زۆر باشە و پێی بڵێ با بەردەوام بێ منش بە خۆمم وت بەردەوام بە ئێتە بەردەوام بووم تاکو دوای ڕاپەڕین و چوونە دەرەوە دەترسای لەوەی مەسەن ئەگەر بڵێن ئیتر ئەترسام هەستمە کرد شانی ئەوەنی مەسەرەن تابلوەکەم بە دیوارێکەوە هەڵواسرێت هەستمە کرد هێشتا ئەو مستەوایە من نیە ئیتر جەنابەت دەیزانی ئەمە لە شوێنێکی تۆزە قورسە هەرژین دەربارەی ئەوانە ئیتر ئەوە بوو کە گەیشتمە یۆنان لە یۆنان ساڵی 96 یەکەم پێشانگام کردەوە دوایەوە گەیشتمە ئەڵمانیا لە ئەڵمانیا شتێکی سەر ڕوویا چونکە من لە کەم پێکا بووم بە ساڵی چەند یانێ بڕیارەدا بچێت دەرەوەی وڵات ساڵی 94 ڕۆیشتم بەڵێ بەڵێ بوو هەرش بەر شێوەکۆری مەسەن تەحەز کرد بەرفراتر کۆرە خوبیان نەخێر لە ڕاستیە شتەکە وای لێ هات زۆر خەڵک ڕۆژ ژیان گران بوو هەستی شم کرد کۆمەڵی شتەیە بێ بڕۆم بەڕاستی بێتاقەتی لەسەر ئەوە مامۆستا چ دەڵی بچینە ناو سروشت و باسی شێوەکاری بکەین چکە بەشێکی زۆری تابلوکانت هەم سروشتە ئەم بەشێکی زۆر سروشتی کوردستانە بە شێوازە تایبەتەکە چکە هەز دەکەم دانیشتن لیرە وەڵا قاوەکە خۆشە لەگەرەت و کتابیش جوانە بەس باسی شێوەکاری و هوەر لە ناو سروشدا هەز دەکەم جوانتر پێم باشە وانە زۆر باش ئەوەکەمان بخوین بچینە دەرەوە فەرمووتکایە ئەتا کوردستانت بەجێهێشت ها کە دەڵێ کوردستانە کوردستانە هەم کوێستانە و هەم گەرمیانە هەردووکیشت بەجێهێشت لە گەرمیانەکەی لە دایکبووی نازناوە کەشت کوێستانە بەڵام لە ناو تابلووەکانت چ گۆڕانکاریەکی بەسەردەهات ئەو بەجێهێشتنە ئەو بەجێهێشتنە بەڕێی من گرێ ئەدەمەوە بە نۆستەلجێکی گەورەوەکەوە یا خۆشەویستی و نیشتیمان پەروەرێکی گەورە و بۆ کوردستان
من هەست ناکەم لە کوردستان جابوو بێتمەوە بگرە زیاتریش ناسیم چونکە زۆر جار لە دوورەوە کە دووری لە شتێکەوە شتەکان باشترە بینیت من کە چوون بۆ ئەوێ مقارنەم کرد بە سروشتی خۆمان کە لێرە چۆنە هەموو جارێکیش وتومە من کوردستانم لە دڵ بە هەڵگرتەوە بردوومە کاتێکی شتێک لە دڵتا هەڵگری بیبیت تۆ بە هەموو شێوە هوەری و ئەدەبیەکان لە ناو خۆتەوە تر گوزارشتی لەکەی یعنی لە دەرەوەی وڵات زیاتر سەرسام بووی بە سروشتی کوردستان من تێکەڵ بوو لەگەڵ تابلوەکان زۆر ڕاستە چونکە سروشتی کوردستان ڕەنگام قسەیە لە مۆبایلەغە بچێ بەلای منەوە جوانترین وڵاتی سەر ئەرزمانەیە زۆر وڵاتم بینیوە بەڵام هیچیان وەکو کوردستان سەرنجی ڕانەکێشاوم من لێرەکە و ڕەنگانە بینم زۆر جار گریاوم بەڕاستی ئەما گەڕێتەوە بۆ خۆشەویستی ئێرە بەڵام وەکو ویژدانیش قسە بکەین بەڕاستی کوردستان یەکجار جوانە باشە خۆشەویستیت کرد بام بچمە ناو خۆشەویستی کچ و کۆڕ ژن و مێرد ئەوانە لە کوردستان هاوسەرگیریت پێکهێنا ژیانی هاوسەرگیریان لە دەرەوە بوو لە ڕاستە من هەر لێرە بەڵام ئێستا هاوسەرم نییە بە تەنیام لە ڕاستیە ساڵانێکی باش بەیەکەوە بووین و کچێکی زۆر جوانیشمان هەیە تەمەن درێژ بێ هەر بەشێت یعنی بە تەمانی جارێکی تر ئیتر ئەو ژیانە پێی بینیەوە هەر جارێک بەسە نایزانم ئەو شتانە نایزانی خۆیزانانی لە ڕاستیان نایزانم بەڵام ژانی هوەری و ئەو هەموو چالاکیانێکەوە هەمە دووری خستە بوومەوە لەو شتانە لە چەند وڵات ئەگەر باسکەم وەکو ژمارە پێشانگات کرایتەوە و ئیتر تابلوەکانت لەوێ نیشاندراوە بەڵێ لە ڕاستیە من هەر لە سەرەتاوە لە یۆنان یەکەم پێشنگام دەست پێ کرد بەدە یۆنانە لەم وڵاتانە پێشنگام هەبووە ئەڵمانیا دوو فەرەنسا بەلجیکا ئیسپانیا ئیتالیا ئەمریکا با بڵێن نیویۆرکە تۆکیۆ کۆریای جنوبی ئوردون تونس مەغریب مصر دوبەی کوردستان تورکیاش هەفدە ئەی ماشەڵڵا بەڵێ ئەی ماشەڵڵا ئوستاد ئەگەر وابی تەقریبان ئەگەر نازم ئەوە ژماردوو تیان نا بە کێشان چەند تابلوت کێشایە ئەوە ئەگەر پێشانگابی هەفدە پێشان ڕاستیا بە کێشان زۆر تابلۆم کێشاوە بەڵام بەڕاستی فرۆشراون زۆر تابلۆ فرۆشراون بە دنیای بڵاو بوو نەتەوانێ و چیرۆکی زۆر جوانم هەیە لەسەر فرۆشتنی تابلۆ ئەمانە مەسەڵەن یەکێک لەو تابلۆانە کەوا نەم فرۆش بەڕاستی کردم بە دیاری بۆ خانمی یەکەمی فەرەنسا کە ئێستا لەسەر حکومن مسیو مەکرۆن و خێزانەکەی کە ناوی بریجیتە دوای ئەوە تابلۆم فرۆشراوە لە ئەردەن کە شازادەیەکی ئەردەنی کڕیوەتی ناوی مەلیکە ڕەحمەیە شازادە ڕەحمە عەفو مەلیکەنە دوای ئەوە زۆر لە خێزانەکانی ئەمریکیەکان کە لەم لە لۆلا پێشانگام کردێتەوە تابلۆ منیان بردو و هەروە خێزانی کوردیش تابلۆ منیان لەلایە لە ئوسترالیا لە ئەڵمانیا لە وازم یا سویدە یا نەرویجا مامۆستا هاشم زەمانی کە دەرهێنەرە جەناب ڕەنگە بیناسی ئەو تابلۆ منی هەیە ئاوای تر بڵاو بوون نەتوانێت یەکێک لەو چیرۆکانێکەوە سەرنج ڕاکێش بووە لە ئەردەن پێشەنگایەکەمە بوو لە گەلەری وادی فینان تا ئێساش پێرمەنانتم ینی من دەوێت تابلۆمەیە لەو گەلەریە ژنێکی ئەمریکی من نەمەناسی لە ڕاستی کە هاتەوە بۆ پێشەنگاکە کۆمەڵێک سەفیر و مەسئولینی سیا وڵاتان هاتبوون ژنێک چاپچۆنی لەگەڵا کردم لە بەشێک لە گەلەریەکە وتی تۆ دڵشاد کوێستانی وتم بڵێ وتی ئاوەڵا من چیرۆکێکمە بارجارە ڕسمێک بگرین وتم فەرموو وتی وێنەیەک با بگرین و دوای ئەوە لەم ڕۆژانە هاتین بۆ پێشانگاکەی تۆ لە کاتی کردنەوەیە یەکێک لە تابلۆکان زۆر سەرنجی من و هاوسەرەکەمی ڕاکێشا ئیتر ڕۆشتینەوە بە ماڵەوە خواردنم حازرەکرد هیچمان قسەمان ناکرد هەر ئیشمان نەکرد و سەر یەکتریمان نەکرد هیچمان ناوت تی دوای هاوسەرەکەم پێوتم ئەرە تۆ خەیاڵە لای کوێوە قسە ناکەی ئەویژتی نەخرجارە تۆ پێم بڵێوتی وڵای خیاڵم لای ئەو تابلۆیە تمیش هەر خیاڵم لای ئەو ئیتر تابلۆکان هاتن بردیان و پێچیانەوە لەگە خۆیانە بردیان بۆ نیویۆرک لە ڕاستیان دوای تابلۆمە لە مەکسیک لە تەکساس
لەم لاولۆلا فرۆشت من کە بەڕاستی خەڵکێک کڕیوێتی جاریوە عەرەبیش عەرەب تابلۆی منی زۆر زۆر هەیە بێجگەلەوە لە میدیاکانیشە کاری زۆر باش لەسەر من کراوە لە تەلەڤیزیۆنەکانە بە ئەوجار پرسیارێکی زۆر تایبەت بکەم تابلو دەچەشی وەکو بۆ ئەوی بژێوی ژیان پەیدا بکە یان ناگاتە ئەو ڕادەیە ناخۆی هەربێت من کەسێکم بژێوی ژیان پەیاکەم یا پەیای نەکەم ملیۆنەریش بم هەر تابلۆ کێشم تازە بژێوی ژیان پێی پەیدا دەکەی بەڵێ من تابلۆکانم گرانە فرۆشرێن بەڕاستی مەسەن ئەگەر بڵێم گران بەهاترین تابلوکە بە چەند فرۆشرێن بەهاترین تابلۆم فرۆشتۆ بە $10,000 ماشەڵڵا مامۆستا ئێرە گرنگترین شوێنە بوو و خۆشەویستترین شوێنە بوو چەندە نهاتین ناو سروشت بەو شێوەی ئێستا نامە لە ڕاستە زۆچ بۆ ناو سروشتەوە بەڵێ هاوڕێکانم ئەمبەن بۆ ناو سروشت داوێت کە لە فەڕەنساش بم لە ناوچەیەک ئاژیم سروشتێکی زۆر سەحراوی جوانی هەیە و زۆر پاک و تەمیزە ئەتوانم بڵێم لە هەفتەیەکات 4 جار 5 جارچمە ناو سروشت هەز دەکەم سروش زۆر کاریگەری هەبووە لەسەر هەتا تەمەشەی ستایلی جلوبەرکیش دەکەم مەسان لەگەڵ ڕەنگی ئەو دار و درەخت ئەوە تەنسیقت کردبوو بۆ ئەو ڕێیان سوتفە بوو ناگەر حەزەکە هەج ڕۆژە تەلەفۆنم بۆ بکەیت بمبینی هەروام چونکە ڕنگ لە لای من بەشێکە لە ژیانی من ئەوانەی کە منە ناسن ڕاستە من سپی زۆرە پۆشم بەڵام تەنانەت جلوبەرگی پەمەیشمەی کەمە بەرم بەڵێ من لە لای من سروشتی کوردستان خۆی وا بووە لە سەرەتاوە سەیری کە ئێستا ئەمە فێری ئەم ڕەنگە تاریکانە بوون ڕەش و قاوەی کە پێڵەن ڕەنگی پیاوانە ناکەمەوە مەمەعەوە بەڕاستی بەڵام مەزانم ئێستا کە جلوبەرگی کوردی خەریکە تێکە چێ بە تایبەتی هی پیا و ڕەنگی ڕەساسی و بۆر و ڕەش زۆر زۆرە مەبەستم چاکەتی برادەرەکە بەڵام لە ڕاستیە ڕنگ لای ئێمە وەکو هندیەکان چۆن ڕنگاڵی شتەکانیان بەڵێ ئێمە هەر ئێمە سەیریکە لەو سروشتیا چییە بینیت ئەها سەیریکە ئەو پڵە وشکە زەردە لەوێ چ جوانیکییاوە بەوێ وایانە ئەڵی خاڵە بەستە گۆنە یارەوە چەند جوان باشە سەیری ئەو پەڵە هەورانە بە ئاسمانەوە سەیری ئەو ڕووناچیە تایبەتیە لەسەر مەسەلەی ڕنگ مامۆستا ڕەنگەک هەیە لە هەموو تابلۆکاندا هەبی مەسەڵەن بڵێ ئەوەی یەکێکە لە پرسیارەکان کە حەزم لێتی من حەزم لە ڕەنگی پرتەقاڵیە پرتەقاڵی لە لای من مینە با بڵین ئەو ڕەنگەیە کە لە ڕۆحمەوە زۆر لە هەموو تابلوکانیشدا هەیە یان نا لە هەمویان نا چونکە من زۆر تابلۆمە تەنیا شینم تیا بەکارێنەوە لەگەڵ تابلو گەورەکە بە تۆنەکانی جیاوازی شینەوە بەڵام پرتەقاڵی هەر خۆم ناسراوم بە ڕەنگی پرتەقاڵی ڕیباتەی پرتەقاڵی مێ زۆر جوانە بۆم بێنە بۆ دێنم جا تەنانەت لە یەکێک لە ڕیپۆرتاژەکانە کە لە فەڕەنسا کردومە وەکو جەنابەت ڕیپۆرتەرەکاڵێ ڕەنگی پرتەقاڵی مارکەی دڵشادە بوو بە مارکەیەک بۆ دڵشاد بڵێ مادەم وایە زۆر چوو بە پرتوگال وابزانم ڕەنگی پرتوگال پرتەقاڵیان غەڵەتم نازانم ئەو پرتەقاڵە ئێران پێڵێ جینا خۆی پرتوگالە مامۆستا لە ڕووی هەر ستایلی جلوبەرگ ئەوانە با دیسان بگەڕێمەوە چوونە دەرەوە کڕینی جلوبەرگ و ئەوانە تایبەتیان هەر شتێک پێ جوان بیتەوە دەکڕێ و لە ماڵێ دادنی بەلای منەوە جارێ پێشە شتێ مارکە لەلام مهم نییە ئەوەم لەلا جوانە کە بۆمە گونجێت گرانی و هەرزانی ئەو قماشە یاخود دە شتێک یەکەم برم زۆر بەلامەوە گرنگ نییە من شتێکە کڕمکەوە بگونجە لەگەڵمە زیاتر شتانێکەوە دڵم خۆشەکەن سپیا شینە پەمەیە سوورە ئیتر ئەو ڕنگانی کەوا تێکەڵاون بەڕاستی تەنانەت کراسی زەردی شمەیە کەمە بەرم زۆر جوان هەموو ڕەنگەکان هەیە هەموو ڕنگ تێتن وەختی تو جلکۆت هەڵبژێری چاوە زەحمەتە نازەحمەت نییە چونکە کاتێک کاسمە دوکانێکەوە یەکسەر مەبەستمەوەیە مەسەن چونە دەرەوەکت هەیە چزلێک لە بەرکەم ئەوە یانەوە تۆزە سەرقاڵمەکەەوە چونکە جلم زۆرە بەڵام هەستەکەم ئەزانم چیەکەم ڕاستی هەستەکەم ئەتوانم تەمەنە درێژ بی دوای تەمەنێکی دۆر و درێژ مامۆستا دەتەوێت شتێک دوای تو بمەیتەوە کە باسی مامۆستا دڵشاد کوێستانیە کرێ باسی ئەوە بکەن لە ڕاستیە بەلای منەوە ئەمەی بەرهەمەکانم ئەوانەیە ئەوانەی کە هەمە نەفەوتێت لە فەوتان ڕزگار بکرێت
و بە تایبەتی ئەمە بێ بەڕاستی حکوومەتی کوردی گرنگیکی زۆر بات بە دروستکردنی بەڕاستی مۆزەخانەیەکی گەورە بۆ ئەوی بەرهەمی نەکو من هونەرمەندەکانی کەشمان بۆ نمونە محەممەد عارف نەماوە لە ژیانە بەڵام بۆ نمونە هونەرمەندی زۆر گەورەمان هەبووە کەوا نەماون لە ژیانە بۆ شتەکەنە نەفەوتێت وەروە ببن بە خامەیەکی جوان بۆی ئینسان بتوانێت بەڕاستی شانازیان پێوە بکات چونکە کاچی بۆ وڵاتێک چیەکەی لە وڵاتان تۆ دوایەوە چێشخانەکانیان نبینی شتەکان نبینی تۆ بدۆی مەتحەفەکانە ئەگەڕێ بدۆی مۆزەخانەکانە بۆی بزانی کاریگەری هوەر چیە لەسەر ئەو وڵاتانە کاریگەری کولتور چێ لەسەر ئەو وڵاتانە تۆ لە مۆزەخانەکانەوە شتە بینی بەڕاست لەسەر ئەو داوایەت کە هیوادارین بکرێ گەلەریشتان هەیە لە فڕەنسا گەلەریم هەبووە بەڵێ بەڵام ئێستا نەماوە لەبەرەوەی ئەو کاتێکەوە من گەلەریمە بوو چالاکیشم زۆر بوو بەڕاستی ئیداری هەردووچانم بۆ بەڕێوە نابرا گەلەریەکەشم ناوی گەلەری دڵشاد بوو هەر بەناوی دڵشاد بڵێ لە فڕەنسا بڵێ لە فەرەنسا بۆ ماوەیەک بەردەوام بوو سەرکەوتوو بوو بەڕاستی بەتوانشتێکی وا لە کوردستان بکە من خەو ئەبینم بۆ یەکێکە لە خەونەکانم کە بێمەوە ماڵێکم هەبێ بۆ گەلەری بە تایبەتی چونکە من پەیوەندەکانم زۆر زۆرە لەگەڵ خەڵکە ئەتوانم هونەرمەندی ئەوروپی بێنم بۆ ئێرە بە پەیکەرتاش بە نەحاتەوە وارووا شێوەکارەوە تاکو بتوانین لێرە بەڕاستی خزمەتێکی خەڵک بکەین کادیری باش دروستکەین کە کادیرەکانمان دروست کرد ئەو وەختە بتوانین کەڵکمان هەبێ بەڕاستی بە ئەوەش باسکەم دوای خۆت بەرهەمەکانت پێشکەشی چێ دەکەی بەرهەمەکانم پێشکەشی کچەکەماکەم بەڕاستی هەر ئەو بتنێ پێشکەشی بەشێکیشی زۆری ئەگەر مۆزەخانەمانە بێ پێشکەشی مۆزەخانەی کوردی یەکەم ئەس گەلە خۆشحاڵبی مامۆستا دڵشاد کوێستانی ئەس حەزکەم هەروێ سروشتۆی جان پیاسێ پێیوە بکەین زیاتر بەحسی ژیانە بکەین یعنی بەڕۆمەکی کورتی هوسای مێ نزیکتر بەحسی ژیانەتەوە بەرفرە تژی ئەم جارە بم بە ڕەواندز لە ناو سروشتا پیاساک ڕەواندز وەڵڵا زۆر باش نییە من بۆ خەرەندەکە اینجا بوونە چین بوو دهوکۆ بۆ دهۆک سولاوانە بۆ هەر شوێنێکی کوردستانم بەر حازرەوە گەلە خۆشحاڵی زۆر خۆشحاڵ بوو چای من مەنوو نەبوو زۆر سپاس بۆ ئەرکتان زۆر سپاس